سڵاو لە بەرنامەی ژێرخان بۆ ئەم هەفتەیەش کۆمەڵێ بەرگە و بابەتی نوێی ئابووریمان بۆ ئامادە کردوون. هەواڵەکانی هەفتە ساڵی 2007 بڕی 1 تریلیۆن دۆلار لە سامانی 500 دەوڵەمەندترین کەسانی جیهان زیادی کردووە. ئاژانسی بلۆمبێرگ بڵاوی کردوێتەوە سامانی 500 لە دەوڵەمەندترین کەسانی جیهان بۆ ساڵی 2016 بە بڕی 4.4 تریلیۆن دۆلار بوو. لەم هەفتەیە بەولاوە لە سەدا 23 ئەو بڕە زیادی کردووە. ئەو 500 دەوڵەمەندەی جیهان ڕۆژانە 2.7 میلیارد دۆلار سامانیان زیاد دەبێت و بەم پێش بەراورد بە ساڵی 2016 قازانجیان 4 هێندە زیادی کردووە. دامەزرێنەری کۆمپانیای بازرگانی ئامازۆنی ئەمریکی جێف بیسوس بە زیادبوونی بڕی 34.2 میلیارد دۆلار سامانەکەی گەیشتووەتە بە 99.6 میلیارد دۆلار کە لە نێو لیستەدا بەرزترین ڕێژەیە لەسەر ئاسیا و دەوڵەمەندانەی سامانەکانیان زیادی کردووە. بەرزبوونەوەی نرخی نەوت. نرخی 1 بەرمیل نەوتی برێند بۆ یەکەم جار لە دوای ئایاری 2015ەوە بۆ 67 دۆلار بەرز بوویەوە. دوای پیشوەکانی کریسمس نزیکی نرخی نەوت بە 66.20 دۆلار دەستی پێکرد و نرخەکەی بووە بە 66.11 دۆلار. لەمان کادا نرخی نەوتی ڕۆژاوای تێکساس 59.7 دۆلار بوو. دوایەوەی هێرش کرایە سەر هێڵی گواستنەوەی نەوتی کێڵگەی سیدەر لە لیبیا. ئەمەش بووە هۆی بەرزبوونەوەی نرخی نەوت بە ڕێژەی لە سەدا 3.67 واگەیشتە 67 دۆلار و 0.3 سنت. لە ڕاگەیەنراوێکدا کۆمپانیای نەوتی نیشتیمانی لیبیا هاتووە بۆ هێرشەکەوە 70 بۆ 100,000 بەرمیل هەناردەی نەوت کەمی کردووە. سپۆڕان وای بۆ دەچن هاوشانی ڕووداوەکەی لیبیا ڕاگەیاندنی دواکەوتنی بەکارهێنانی سەر لە نوێ بۆری فۆرتیەس لە دەریای باکوور هۆکارن بۆ بەرزبوونەوەی نرخی نەوت. کۆمپانیای بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی ئەمریکی فیات کرایسلەر 19572 ئۆتۆمبیل لە چین دەکشێنێتەوە. لە ڕوونکردنەوەیەکدا کە لەلایەن فەرمانگەی کوالیتی کۆنتڕۆڵی چینەوە بڵاو کراوەتەوە ئەمەژە بۆ کراوە بۆی بوونی کەموکڕیت تەکنیکی لە پەمپی ئێرباگدا ئۆتۆمبیلەکان دەکشێنێتەوە. لە ڕوونکردنەوەکەدا باز لەوە کراوە کە ئۆتۆمبیلەکانی سیدان 300 و جێپ وارنگلەری ساڵانی نێوان 2012 بۆ 2004 بۆ 2012 دەکشێنرێتەوە. ئەمەژە بۆیش کراوە کۆمپانیاکە بێ بەرامبەرە و پارچانەی کەموکڕیان تێدایە دەگۆڕێت. سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی ڕایگەیاند داهاتیە و نەوتەی تاوکو ئەمڕۆ هەرێمی کوردستان هەناردەی کردووە بەشی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات. عەبادی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی و هەفتانە پێشکەشی داکات لە بەغدا بانگەوازی کاریەوە بەشی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە ژمارەی ڕاستەقینەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت. سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند داهاتیە و نەوتەی تاوکو ئەمڕۆ هەرێمی کوردستان هەناردەی کردووە بەشی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات. هەرێمی کوردستان ئاماژە بۆ دەکات ژمارەی فەرمانبەرانی ئەوێ نیوەی ژمارەی فەرمانبەرانی عێراق دەبێت. پێک دێنێت لەبارەی کۆنتڕۆلکردنی دەواازە سنووریەکان و فڕۆکەوانی هەرێمی کوردستان. عەبادی وتی پەیوەندیمان لەگەڵ یەکەکانی ئەمنی هەرێمی کوردستان هەیە ئەوانمان بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکانی بەغدا بانگێش کرد. واسەرۆکی یەکێتی هاوردە و ناردەنیکارانی کوردستان مستەفا شێخ عەبدوڕەحمان ڕاگەیاند جموجوڵی بازرگانی نێوان تورکیا وەرەیەم سستی تێنەکەوتووە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو ڕێژەی هاوردەکردن لە تورکیا لە سەدا 40 زیادی کردووە. سەرۆکی یەکێتی هاوردە و ناردەنیکارانی کوردستان ئاماژەی بۆش کرد حکوومەتی عێراق باجی زیاتری خستوەتە سەر هاوردە و هەناردەی نێوان هەولێر و بەغدا. ئەمەش بەربەستێکی گەورەی بۆ ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و هەرێمی کوردستان دروست کردووە. شێخ عەبدوڕەحمان ڕایگەیاند ڕووداوەکانی 16ی تشرینی یەکەمی ڕابردوو لە کەرکووک و ناوجەرگەی ناکۆکەکان لە زۆربەی بوارەکاندا گۆڕانکاری گەورەی هێناوەتە ئاراوە. بەڵام خۆشبەختانە لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان هیچ سستیەکی تێنەکەوت بە پێچەوانە ڕێژەی ئاڵوگۆڕی و هاوردە و هەناردەکردن لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان گەشە سەندن و بژانەوەی زیاتری بەخۆبینەوە بە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو ڕێژەی هاوردەکردن لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان لە سەدا 40 زیادی کردووە. ئەمە هەواڵەکانی هەفتە بوون. دەچینە سەر بڕگەی جیاواز لە هەواڵ. بە پێی خەمڵاندنێک پێگەی سویس ڕای کردوێتی گیان لە 2017دا بۆی کارەساتە سروشتیەکان و 306 ملیار دۆلاری لە خەزانەی دەوڵەتان و ڕێکخراو مرۆیەکان لەدەست داوە کە زۆرینەی ئەو پارەی لە ئەمریکا و دواتری شیابان بووە. گرافیکێکمان لەو بارەیەوە ئامادەیە.
بەڵێ بەرەزان ساڵی 2007 1 ملیار دلار بۆی کارەساتە سروشتیەکانەوە لە دەست چووە و ساڵی 2008 بووەتە 297 ملیار. بە ساڵی 2009 ئەم ڕێژی کارەساتە سروشتیەکان لە جیان کەم بووەتەوە واتە 80 ملیار لە ڕێژەی ینی پارەی لە خەزینەی وڵاتان کەم کردووەتەوە و 2010 ئەم ڕێژەیە بەرز بووەتەوە بۆ 252 ملیار دلار. 2011 لەبەرەوەی کارەساتە مرۆیەکان زۆر بوون 440 ملیار لە خەزێنەی دەوڵەتان و ڕێکخراوە مرۆیەکان کەم بووەتەوە و 2012 196 ملیار بووە. 2013 148 ملیار بووە. 2014 گەیشتووەتە 156 و 2015 97 ملیار بووە. 2016 کەمێک بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە گەیشتوەتە 188 ملیار دلار. بەڵام 2017 لە دوای 2011ەوە زۆرترین کارەسات بە تایبەتی لە وڵاتی ئەمریکا و لە وڵاتی یابان ڕوویان داوە زۆرترین پارەیان لە خەزینەی ئەم دوو وڵاتەوە بە تایبەتی ڕێکخراوە مرۆیەکان بردووەکە 306 ملیار دلارە. ئەمە بڕگەی جیاواز لە هەواڵ بوو. ساڵێکی سەختی دارایی بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە ئەگەرچی ساڵی 2017 زۆر جار ئەوترێ ساڵێکی جێگر بوو بەڵام کۆتایەکەی بۆ هەرێمی کوردستان ساڵێکی سەخت بوو بەو پێی هەرێمی کوردستان لە سەدا 50 داهاتی نەوتی خۆی لەدەستدا کە پتر لە سەدا 80 داهاتی هەرێمی کوردستان لەسەر نەوتە. بۆیە ئەم ساڵ بە تایبەتی چارەکی کۆتایی ساڵی 2017 بە ساڵێکی سەخت ئەژمار ئەکرێت بۆ هەرێمی کوردستان. هاوکات هیچ ئاسۆیەکی ڕوو نییە بۆ ساڵی 2010 هەرێمی کوردستان چی بەسەر دێت. ئەمە لە کاتێکدا تا ئێستا ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا تا ئێستا ئاسۆیەکی ڕوونی نییە بەم زوانە ئایا ڕێک دەکەون لەسەر ناردنی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بەگەڕخستنەوەی پرۆژەکان. وەڵا بەرەزان بۆ قسەکردن لە ساڵی دارایی 2017 هەرێمی کوردستان میوانداری بەڕێزان دکتۆر خالید حەیدەر ئابووری ناز و دکتۆر غالب محەممەد علی سەرۆکی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە. بەگەرم و گوڕی کار قسە لەسەر ئەم تەوەرێکین سەرەتا ئەچین لای بەڕێز دکتۆر غالب محەممەد. دکتۆر زۆر بەخێربی پێم خۆشە خوێندنەوەی تۆ بۆ ساڵی 2017 چییە؟ بەڵێ سڵاو لێ و لە بینەرانی خۆشەویستان ئەگەر باسی ساڵی 2017 بکەین بەڕاستی ئەتوانێت لەوە ڕوونی کەینەوە کە خۆی ئەگەر بوجە حسابیکەی بەشێکی زۆری بۆ موچە ڕواتە کە ئێمە بین باسی موچەی فەرمانبەران بکەین ڕوبع موچە دراوە و 9 ڕوبع موچە دراوە کەواتە 3 موچەش پاشەکەوت کراوە بۆ هاوڵاتیان. یعنی ئەو 9 ڕوبع موچەش ئەگەر حسابی کەین ئەکاتە تقریباً 3 بۆ 4 موچە دراوە بە هاوڵاتیان کەواتە بەکو خۆت باست کرد سەختترین ساڵە بێتە ساڵی 2017 و هەر لەگەڵەوەشدا خۆتە زانی پێش 16 ئۆکتۆبەر ئێمە 5 حەقلی گەورەی کەرکووکمان لە بەردەستا بوو کە زیاتر لە 500 بیر بوو و لەگەڵەوەشدا بەشێکی زۆری نەوتی ئەنزارە لە بەردەستمانە بوو. ئێستا ئەمانە هەمووی کەوتوتە دەستی عێراق. ئینتاجی هەرێمی کوردستان لە 800,000 بەرمیلەوە ئێستا توتە تقریبا 250 بۆ 300,000 ینی زیاتر لە 160 کەمی کردووە. ئەمە وای کردووە کە ئەم ساڵ ینی ساڵی 2017 ساڵێکی کۆتایەکەی بە تایبەتی ساڵێکی ناخۆش بوو بەسەر هاوڵاتیانەوە. لەگەڵەوەشدا حکوومەتی هەرێم بیری لە چارەسەر نەکردێتەوە هەموو کاتێک هەوڵی داوە کە ئەو ئەرکەی بەسەر حکوومەتەوە هەیە بیخاتە سەر هاوڵاتیان. بۆ نمونە نەیتوانیوە نەوتی سپی بۆ هاوڵاتیان دابین کە ئەوەی کردووە بە بازرگانی نەیتوانیوە بنزین بۆ هاوڵاتیان دابینی کە کردوێتی بە بازرگانی باجی بەسەر هاوڵاتیانە زیاد کردوە چ باجی گەمارک بێ یان باجی غەرامەی مروری بێ یان هەر باجێکی تر خانوبەرەوە ئەوانە بێ. و لەگەڵەوەشدا ڕێژەی دەرمان کەم بۆ لە ناو هەرێمی کوردستان یان ناو پارێزگای سلێمانی بە تەواوەتی هەمووی ئەمانە کاریگەری خۆی هەبوو لەسەر ژیانی هاوڵاتیانە. سپاس بۆ بەڕێستان بەڕێز دکتۆر خالید حەیدەر ئابووری ناز و مامۆستا لە بەشی ئابووری زانکۆی سلێمانی. زۆر خۆشحاڵم لە بەرنامەی ژێرخانەتان بینم دکتۆر. خۆتە زانی ئەم ساڵی 2017 بە تایبەتی کۆتایەکی بۆ هەرێمی کوردستان ساڵێکی تا ڕادێک ناخۆش بوو. لە ڕووی ئابووری و خوێنەی بەڕێستان ینی بۆ ئەم ساڵە چییە؟ زۆر سپاسانەکەم بە ناوی خۆی بەخشندەی مەهرەبان ڕێزم بووە تەقدیرم هەیە بۆ ئەوەیە بەڕێز و بۆ بینەر بەڕێزەکان بۆ جەنابی دکتۆریش. خۆی بە تەکید ئێمە ئەگەر
2007 بکەینە دوو بەشەوە بەشێکیان پێش ڕفراندۆم بوو کە وەزعکە وەکو جەنابی دکتۆر ئاماژە پێدا هەر لە ساڵانی ڕابردووە چوو بەوەی کە تۆزێک ئەم ساڵ سەختتر بووە بە حکومەوەی کە ئێمە بە پێکهاتەی کۆمەڵگەی کوردستانی کە زیاتر بزوێنەری بازارمان خواستە ئەو خواستە بە بەردەوامی کە لەلایەنی زۆرینەوە فەرمانبەر و موچەخۆڕن ئەوەنە ینی پشتگیری ئەکرا ئەو خواستە لە پێش ڕێفراندۆم وەکو ساڵانی ڕابردوو بوو و دوای ڕێفراندۆم گۆڕا وەزعکە زۆر خراپتر و سەختتر بوو بەگشتی ئەوەی کە ڕوویدا لە بەتایبەت ئەوەی کە با بڵێن خاڵێکی دیارە و زاقا ئەوەی کە دوای ڕێفراندۆم ڕوویدا ئەوە بوو کە حکوومەتی بەغا و هەردوو حکوومەتی ئێران و تورکیا دژایەتێکی ڕاستەخۆ و ئاشکرایی حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد دوای ئەوە کە کۆمەڵێک اتفاقات و ڕێکەوتنی ئابووری سیاسی هەبوو لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە دیارە دەرکەوت ئەم اتفاق و ئەم ڕێکەوتانە شتێکی حەقیقی نەبوو ئەگینە تۆ بەڕێزت لێرە شتێک ئەنجام بدەی ناوی بە ناوی ڕفراندۆم بێ وەکو بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی هەرێم کە بەردەوامی باسییان کرد وتیان ئەمانەوێ بزانین ڕێی خەڵک لەسەر جیابوونەوە چییە کە تۆ بەڕێزت مافی خۆتە ئەم بابەتە وەربگریت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە وەکو بەڕێزان لە کوتلەی کوردستانی خۆمان لە پەرلەمانی عێراق ئەوەی زۆر گرنگ بوتیان ئێمە کارمان نەکردووە بە ئەنجامی ڕیفراندۆمەکە یعنی تەنها ڕیفراندۆمەکەین و حتا محکەمەی ئیتیحادیش نەیتوانی بڵێ ینی خودی ڕیفراندۆمەکە نادەستوریە وتی ئەنجامەکان و ئەو بابەتانە شتێکی نادەستوری مەبەستم چێ مەبەستم ئەمە ژینگەی سیاسی کە کاریگەرێکی زۆری هەیە لەسەر ئابووری هەرێمی کوردستان ژینگەکە زۆر نالەبار بوو دوای ڕفراندۆم نالەبارتر بوو و لێ هات کە سەختێکی زۆر فشارێکی زۆری خستە سەر هەرێمی کوردستان و بە بیانوگرتنی ئەوەی کە بەڕێزان ئابادی ئەوان لە حکوومەتی بەغاڵێن حکوومەتی هەرێمی کوردستان پابند نەبووە بە دەستور ئەو بابەتە نامەوالی کە فشارەکە زیاتر بێ لەسەر ئابووری هەرێمی کوردستان ئەم وەرەقەی بەکارهێنا ئەو بەڕێزە بەکاری هێنا بۆ ئەوەی ڕق و دژایەتیەکی زیاتر دروست بێ لە ناو هەرێمی کوردستان ئیتر دوش بە حکوومەت لە بینی حزبە سیاسیەکان و ئەوانە کە با بڵێن کاریگەرن لە دۆخی هەرێمی کوردستان ئیتر لێرە سەرێکی جەنابەت بەگشتی بڵێ ینی ئابووری هەرێمی کوردستان لە ناو ینی لە ژێر سێبەری گەژڵوکە سیاسیەکانە بوو کە ڕووی لەم ناوچەیە کردو بەدڵنیاییەوە لەبەرەوە تۆ جەنابەت ئابووری لەکوێ ئیشەکە لە ژینگێکی ئارام ئیشەکە کە ئێمە بە هیچ شێوازێک ژینگە سیاسیەکەمان هیچ پەیوەندی نییە بە ئارامی ئەم لە 2014ەوە تا ئێستا هیچ پەیوەندی نییە بە ئارامیەوە سێرەکەی جەنابەت زۆرینەی ئەو کەسانی کە پیانەوترێ لێ هاتوو سەرمایەدار گەنجانی خۆمان کۆچیان کرد بۆ وڵاتانی دەوروبەر و بەتایبەت سەرمایەداران سەرمایەکانیان برد بۆ تورکیا و ئەوەش بەڕقم بە ژمارە زۆر هەیە بڵاو کراوەتەوە بۆ ئێرانیش بە هەمان شێواز زۆرینە و کەسانی کە بەتەما بوون کارگە دامەزرێنە لە هەرێمی کوردستان سەرمایەکانی خۆیان برد بۆ ئێران بۆ تورکیا لەوێ خەریکی دامەزراندنی کارگە و بەرهێنانە لە بواری عقارەتەوە بابەتانە بۆیە بەگشتی هەموو پێوەر و مؤشرەکان ئێمە لە 2007ەوە بە تایبەت دوای ئەنجامدانی ڕفراندۆمەکە پێوەرە ئابوووریەکان چەند زۆر خراپ بوون و نەگەتیڤ بوون و نەرێنی بوون ئەمە دوای ئەوە ئاسیان زۆر دابەزی و ئابوووریەکەمان بەگشتی تووشی پوکارەوەکی زیاتر بوو ئەگەر ئێستا پێناسێکی کورتی ئابووری هەرێمی کوردستانەکەی ینی بەڕاستەوەکو ئابووری ناسێکە زۆر دیارە لە هەرێمی کوردستانە پێناسێکی بەسەرا ئەوەی کە زۆر دیارە ئەوەی کە پەیوەندی هەیە بە زۆرینە و زۆرینە بەلایەوە گرنگە کە ئاستی بژێوی ژیانمان زۆر دابەزیوە ئاستی هەژاری بە پلەی یەکەم بۆ خەڵک کە زۆر گرنگە ئاستی هەژاری ئەو نزیکە بێتەوە لە 120 کە پێشتر لە 103 و 104 بوو و ئاستی بێکاریەکە تقریبا لە 106 و 7 بوو ئێستا ئەوەش نزیکە بێتەوە خەریکە نزیکە بێتەوە لە 120 ئەم دوو پێوەرە زۆر گرنگن بۆ ئابووریەکی داڕوخاوە یا داتەپیوە بەتەکید بە دڵنیاوە بە جەنابتان ئەڵێم و بە تایبەت ئێمە وەکو ئابووری ناسان باس شتێکەکەین تەسەوڕەکەم دکتۆریش هاوڕابێ لەگەڵمانە پەیکەری ئابووریەکەمان لەسەر یەک قاچ وەستاوە قاچەکەش کە بریتە لە کەرتی نەوت و بواری نەوت کە تقریبا سەروی 185 لە ئابووریەکەمان پێکێنێ ئەوە ڕووخاوە ئێستا ئەم دقەیە بە تایبەت دوای ئەوەی کە حکوومەتی بەغا کۆنتترۆلی نەوتی کەرکووکی کرد ئیتر وەکو دکتۆریش فەرمووی ئێمە تقریبا 300,000 بەرمی نەوتی ڕۆژانە هەناردە ئەکرێ بۆ دەرەوە معنایەوەی کە تۆ جەنابەت سەروی 160 لە داهاتەکەت نەما باشە تا ئەم دقەیەکە
با بڵین 16ەکەش بەدەستی خۆمان بوو وەزعەکە نالەبار بوو کە ئێستا ئەو 16ش نەما بووەتە 16ەکە وەزعەکە پێشبینیەکرێت چۆنی بێ. زۆر باش. دکتۆر ینی ئێستا خۆتە زانی ینی پارێزگایەکی وکو سلێمانی کە لە ساسی پیشەسازی هەموو عراقی پێگەێنا زۆرینەی پیشەسازی عراق لە پارێزگایەکی وکو سلێمانیا پیشەسازیمان ڕوو لە کزی تەواوەتی کردووە و ڕێژەی بێکاری خۆتە زانی زۆر بەرز بووەتەوە. بەڕای تۆ ینی ئەم دوو خابووری ئێستا بۆ نمونەی پارێزگای سلێمانی کە بەڕستان لێرن ینی پێناسەی چۆن ئەکەیت ینی ڕوونکردنەوە چییە لەسەری؟ زانی ئەگەر دراسەیەکی ئەم وەزعە بکەیت کە لە پارێزگای سلێمانی بە تایبەتی و هەرێمی کوردستان بەگشتی بکەیت ئەمە وەکو ئەگەر بڵین ئەمە لە کۆتایەکەیەتی ینی تر ئەم وەزعی خەڵک ئیتر کۆتایەکەیەتی بەرەو خراپێکی تەواوە ڕانی تاو بەرەو مردن ئەڕوات ینی ئەوەی تایە ئەگە بڵین هیچ شتێک نەماوەتەوە لەسەر پێی خۆی هیچ دایرێک لەسەر پێی خۆی نەماوەتەوە هیچ ئێمە زیاتر لە 1100 پرۆژەمانەیە لە پارێزگای سلێمانی هەمووی وەستاوە یەک ئیشیتیان نەکراوەکەی کە بودجێ عێراق بڕاوە نەخۆشخانەکانمان دکتۆری نییە دەرمانمان نییە ناتوانین نەوتی سپی بە هاوڵاتیان بدەین ناتوانین کارەبای تەواویان بدەین 6 ساعت کارەبایانەتی ناتوانین گاز دابینکەین بۆ مەحەط بۆ مۆلیدەکانمان کە سعری مۆلیدە دابەزێ ناتوانین چاڵەکانی جادەکانمان چاکەین ناتوانین ڕەسیفەکانمان هەموو شکاوە چاکی بکەین ینی ئەمە کۆتایەکەیەتی ئەمەش بۆ ئەگەڕێتەوە ئەم بەڕێزانەی کە لە حکوومەتی هەرێما بوون هیچ پلانێکانە بووە من تەحەداکەم وەزیری پلاندانە و پلانی نییە بە وزارەتەکەی خۆی و پلانی نەبووە بۆ خۆی نەک بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە بە خۆناغەت تێپەڕیونە ئێمە باسمان کردووە ئێمە وڵاتێکین لە 2007ەوە نەوت هەناردەی دەرەوەکەین و بەسەر بەخۆی فرۆشین زیاتر لە ملیارە بەرمیل نەوتمان فرۆشتووە یعنی ئەگەر دراسی بکەی 20% عێراق ئێمە نەوتمان فرۆشتووە و ئەگەر حسابێکیشی بکەی عێراق لە 2003 تا 2015 980 ملیارد دلاری دەستکەوتووە و ئێمە هەموو جارێک 12 لە 113 مان بۆ هاتووە گەر حسابێکی تقریبان 105 بۆ 110 میلیاردی دۆلارەکە هاتوۆتە ناو هەرێمی کوردستانەوە کەچی ئێمە هیچ پرۆژەیەکی گەورەمان نەبینی لەم هەرێمە کە بەشێک لە کێشەکانمان چارەسەرکە هەموو ئەوەشی هەمان بوو خەسخەسەمان کرد ئەوەشی هەمان بوو کردمان بە کردی تایبەت ینی بۆ نمونە ئێمە پاڵاوگەی بازیانمان نەبوو لە جیاتیەوە خۆمان پاڵاوگەکە دروستکەی ناتوین پاڵاوگەکەمان کردووە بە داوامانە بە کۆمپانیای قەیوانی بەڵام دکتۆر چه خراپێکی تایە بۆ نمونە ئێستا کەرتی تایبەت بەهێز بێت لە هەرێمی کوردستانە خۆتە زانین سەر بۆ نمونە دەوڵەتە سەرکەوتوەکانی تەنانەت وەکو ئەمریکا ینی کە ئێستا بۆ نمونە سیادەی ئابووری عالەمیەکە ینی سیستەمی سەرمایه‌داری پێڕەوکات چ کێشێکی تایە کەرتی تایبەتمان بۆ نمونە سیاسەتی خەسخەسە پێڕەوکەین بەڵێ سیاسەتی خەسخەسە مەرجی هەیە گرێبەستی هەیە تەعاملی ئەمە سیاسەتی بە حەزبیکردنی دام و دەستگاکانی حکوومەتە بە حەزبیکردنی داهات و سەروەت و سامانی خەڵکە کاکە لە هەموو دنیا کە خەسخەسە هەیە کە کەرتی تایبەت هەیە کەرتی تایبەت لە بۆرسا سەهمی هەیە هاوڵاتێکی دەتوانێت بەشداری بکە هاوڵاتێکی دەتوانێت بەشداری بکە لە پاڵاوگەی بازیان بەشداری بکە لە پاڵاوگەی کەڵک لە پاڵاوگەکانی تر لەو کەرتەنەوتیان یعنی تۆ باوەڕەکەی من حەزەکەم لێرە شتێک بۆ جەنابەت ڕوونکەم یعنی زۆر شتی زۆر سەی یعنی چەک کلاشنکۆفیان لە کۆمپانیا نەوتەکان بە ئیجار داوەتە کۆمپانیا نەوتەکان پاشە ینی ئێمە دوو لیوامانەیە ناوی لیوای نەوت و غازە ئەم دوو لیوای ئیشی چییە؟ ئەم دوو لیوای یەک ئیشیانە ئیشیان ئەوەیە بەشێکی زۆریان حیمایی مەسوولەکان و ئەچن لە جیاتی ئەوەی کۆمپانیا سکیوریتەکان ئەدەن بە ئەم مەسوول و ئەو مەسوول و ئەوانیش لیواکە ئەنێن بۆی پارێزگاری لێ بکە یعنی ئێمە کەرتی تایبەتمان نییە ئێمە کەرتی حزبیمانەیە و کەرتی حکومیمانەیە حزبەکانمان زۆر دەوڵەمەندن حکوومەتەکەمان دیناری نییە و قەرزارە بە قسەی خۆی ئەچە من بڕوا ناکەم کە ئەم حکوومەتی هەرێمە حکوومەتێکی قەرزار بێت چکە هیچی نەکردووە یعنی هاوڕێ موچەی بە خەڵک نەداوە پرۆژەکانمان هەمووی وەستاوە جادەیەکمان تازە چاک نەکردوتەوە یەک جادەمان لێ نەداوە کارەبامان کەمی کردووە نەوتی سپی بە بازرگانی ئەفرۆشین وەکو خەڵک ئەیکڕین بنزینە بە بازرگانی ئەیکڕین غازە بە بازرگانی ئەیکڕین باجەست بۆتە سەدقات بەسەر ینی لە 200 زیادی کرۆ بەسەر هاوڵاتیانە ئاخر نازم ئەم پارە ئێمەکە ئەڵێن 27 میلیارد دلار قەرزانی ئەم پارە بەچی ئەسەرفیان کردووە تۆ بەدوارچوون نەکردەوە بەڕێز ینی من پێم وایە هیچ ڕازگۆنین لەگەڵ خەڵکا و یەک دیناریش قەرزار نەبوون هەر بۆ نمونە ئەوانە لەم 27 میلیارد دلار قەرزاری تۆ حسابی کاکە لە 2014 موچەی ئێمە بڕاوە ئەمە 2017 یعنی 3 ساڵ باشە ئێمە هەر 3 ساڵ هەر ساڵێک 10 میلیارد دلارمان سەرف کرد بێ بۆ هاوڵاتیان ئەی بۆ موچەیان نادەین خۆ کاتی خۆش هەر 10 میلیاردمان بۆ ئەهات کاتی خۆشی 10 و 12 و 13مان بۆ ئەهات بەرزەکەی باش ئەگەر ئێمە 27 میلیاردمان قەرز کرد بێ کاکە هەر نەوتیشمان نەفرۆشتووە هیچیشمان نەفرۆشتووە
باشە هەموو شتێکمانش کڕیوە و موچەی خەڵکیشمانداوە و پرۆژەکانیشمان کردبێ خۆ پێویستمان بە 30 میلیار بووە پێویستمان بە 30 میلیار بوو ئەمانە ئەمە 27 مان قەرز کردووە بەس من بۆ جەنابتم ڕوون کردەوە لە 2016ەوە هەتا ئێستا با هەر کۆیکەینەوە لە 2016ەوە بۆتە ڕبع موچە لە 2016ەوە تا ئێستا زیاتر لە 7 موچەش نەدراوە باشە 7 موچە نەدراوە کراوە بە ڕبع موچەیش ئەڵێ 27 میلیار دۆلاریش قەزانم بەچی قەرزاری خۆ ئەبێ وەرەقەیەکە بێ تەصفیەکەی یعنی بەڕاستی ئەم حکوومەتە شتێک نەماوە بەناوی پایە حکوومەت لە هەرێمی کوردستانە هەموو جومکە ڕئیسیەکانی ئەم حکوومەتە دراوە دەست کردی تایبەت بە تازە خەریکە کوالیتی کۆنتڕۆل ژەدەن بە دەستی کردی تایبەتەوە یعنی تۆ سەیکە لە کوالیتی کۆنتڕۆل ئەڵێ هەر سامپڵێک فەحسی بکە بۆ ئێمە بۆ نمونەگە بنزین وەرگرین 30,000 دیناری ئەدا و کەسە لە تەنکەرێکە ئێستا 130,000 دیناری لێ وەرەگرێ 20,000ی بۆ حکوومەت باقی بۆ کۆمپانیای کەس نازانێم کۆمپانیاکەیە کاکە تۆ سەیرکە دراسەیکە دەیان ناوی کۆمپانیا دروست بە پارە لە خەڵ وەرگێ کۆمپانیایك دروست بە سعات ئاودانە سعات ئاوەکە هیچ ئیشێ ناکە کۆمپانیایەکتر دروست بووە ئەڵێ من سێرکردی کارەبات بۆ دانم کۆمپانیایك دروست بووە ئەڵێ من وەڵا تۆ ئەپارێزم سیارەکەت ئەپارێزم وەرە پارەم بەرێ کۆمپانیا دروست بووە بە ناوی دەیانەوە بە گراجەوە کۆمپانیا دروست بووە بە ناو وەسڵی دنیاکەن یعنی ئەم هەموو پارە بۆم دەرکەوتووە ئیش دۆزینەوە بۆ کۆمپانیەکانی خۆیانە و ئێستا ئەو پارە زەبەلاحە لە عێراقەوە نایە مەجبور ماون هاتوونە کۆمپانیا بچووکیان دروست کرا لەسەر خەڵک یعنی ئەمە پەیامەکەی من ئەوەیە حکوومەتی هەرێم لە جیاتی ئەوەی پلان و استراتیجیە دانا بۆی کێشەکانی خۆی چارەسەرکە بۆی وەکو دکتۆر وتی لەسەر یەک پایە نەبین لەسەر نەوت لەسەر چەند پایەیەکی تر وەکو کشتوکاڵ و گەشت و گوزار وانە بین هاتووە هەموو ئەرکەکەی خۆی خستۆ بەسەر هاوڵاتیانە موچەیشی ناداتێ کارەبای لەسەر گران کردووە بەنزین لەسەر گران کردووە دنیاشتیشی لەسەر گران کردووە دکتۆر سپاس هەز ناکە ینی پرسیارێکی منطقی بێ ینی هەرێمی کورسان لە ماوەی ئەم 3-4 ساڵەیە بۆچی ئەبێ 27 میلیار قەرزار بێ ینی 20 میلیار قەرزار بێ 25 میلیار قەرزار بێ هەز ناکەی پرسیارێکی ین لە ڕووی ئابووری گەشتکردنەوەیکی بەتاکید وەکو جەنابتان پرسیارەکە زۆری نەیمە بەردەوامی باسی ئەومان کرد و جەنابی دکتۆرش باسی کرد ینی تۆ بەڕێزت لەو دقەیە کە حکوومەتی بەغا حکوومەتی فدرال دەسی کرد بە بڕینی بودجە و موچەی بودجەی هەرێمی کوردستان بەشە بودجەکەی نەنارد ئیتر لەو کاتەوە ئێمە وەزعی موچە بوو بە وەزعێکی نائاسایی باس لەوە کراکە ببێتە پاشەکەوت باشە لەو دقەیە کە بوو بە پاشەکەوت وەکو دکتۆریش بەڕێزیان ئاماژەیان پێدا تۆ جەنابەت تا ئەو دقەیە کە بودجەکەمان بۆ ئەهات لە بەغاوە ئەهات واتە تۆ بەڕێزی پێویستی بە قەرزکردن نەئەبوو هیچ باشە کە بوو بە یەک لەسەر چوار یاخۆ تۆزێک زیاتر بۆ هەندێک لە چینەکانی ئەوانەی کە لە خواروی پلەی وەزیفین ئەوانە یعنی با بڵێن لە ڕبعێک تا لە 150 موچەکە تۆ بەڕێزت کە دەستیان کرد بە پاشەکەوتکردنی موچەکە ئیتر خودی ئەو دۆخەکی نەئاسایی بوو یعنی ئەو پارەی کە بۆمان جاران ئەهات ئیتر کە بڕا لە لایەنی حکوومە بەغاوە دوای ئەوە ئیتر خۆمان بە هەناردەکردنی ئەو بەشەنەوتی کە هەمان بوو پارەی ئەو بڕەپارەمان دابین ئەکرد کە پاشەکەوت کراو بوو باشە ئەم بابەتە ئەم قەرزا کە نزیکە لە تقریبا باس لەوەکە لە بینی 20 میلیار لە بینی حکوومەت باسی 25 بۆ 30 میلیارەکە گریمان 25 میلیاریش بێ باشە ئەم 25 میلیارە بۆ چی قەرزکەرە بەڕاستی من سەرچێکی زۆرم کردنیانی یعنی باس لەوە ئەکرێت کە بۆ فراوانکردنی توانای بەرهەمهێنانە بۆ ئەوەی ئێمە بتوانین توانای دەرهێنانی نەوت و هەناردەکردنی نەوتەکە زیاد بکەین بەڵام لێرە پرسیارەکە ئەوەیە وەکو لاینی هوەری ئایا ئێمە پێویستیمان بۆ 25 میلیارد دۆلارەیە لە ماوەی 3 ساڵ و نیوە تقریبا تۆ بەڕێزت ئەوەندە پارە بدەیت بە کۆمپانیەکان یاخود بۆ فراوانکردنی ئەگەر بۆ فراوانکردنی توانای دەرهێنانی نەوت و ئەوەش بێ فرۆشتنی نەوتەکەش بێ ئەی نەتیجەکەی چییە تۆ ئێستا دوای ئەوەی کۆنتڕۆلکردنەوەی با بڵێن کەرکک لەلایەنی حکوومەی بەغاوە حکوومەی مرکزی جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ 250,000ەکە باشە واتە تۆ بەڕێزت لەو 25 میلیارد دۆلارە یاخود زیاتریش بێ کە باستەوە ئەکرا بۆ فراوانکردنی توانای بەرهەمهێنانە چ سوود و بەرژەوەندیەکەمان دەستکەوت لەو 25 میلیارە ئەگەر بۆ ئەوە بێت بۆ ئەو بابەتە بێت ئەگەر بۆ بابەتی موچەکە بێت ئەوە موچەکەمان بەو 25 میلیارد دۆلار کە قەرز کراوە موچەکە بێ لە ئاستی جارانی خۆی بێ لە 13 و 12 و 11 بێ بەڵام ئەوەش نییە واتە تۆ جەنابەت لەلایەکەوە ئینتە ئەتوانەی بەرهەمهێنانی نەوتەکەت زیادی نەکردووە لە هەمان کاتیش ئاستی موچەکە دابەزیوە بۆیە ئەم 25 میلیارد دۆلارە بەڕاستی جێگەی پرسیارە کە پرسیار بکرێت
بۆ ئەو قەرزەی کردووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە خودی ئەمە وەکوتمان گومان دروستەکە لەسەر وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد لەسەر ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستاش بە حکوومەتی بەغاڵی ئێمە هیچ علاقەمان بۆ پاشەکەوتەو نییە و بۆ قەرزانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی لە دەرەوە. من قسێکی بەڕێسەرکی حکوومەت دێنمەوەیات لە ینی کۆنفرانسێکا باسیەوە کرد کە ینی ئەم کارتێکە ئەم سیستەمێکی ئێستا ئەوانکاری سیستەمێکی سۆسیالستیە واتە پاڵپشتیکردنی کارەبا و پاڵپشتیکردنی سوتەمەنی پاڵپشتیکردنی ینی ئەو دۆخەکە ینی بوون ئەو خزم و زارانە بۆ هاوڵاتیان لەوە وازێنن بەرەو سیاسەتی خەسخەسەواتە گواستنەوەی کارتی حکومی بەڕستان زیاتر شازان بۆ کارتی تایبەت ئێستا ینی لەم ڕوانگەی و باجەکانیان زۆر زیاد کردو حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو بە لەم سیاسەتەیە خۆی وەکو ئابووری ناسان ئێمە دەمێکە باس لەوەکەین کە بە تایبەت کارتی کارەبا بواری کارەبا بدرێ بە کارتی تایبەت بەڵام وەکو دکتۆریش ئاماژێ پێکردەوە جەنابەت کۆمەڵێک مەرجت هەیە بۆ ئەوەی خەسخەسە بکرێت یاخود بە تایبەت بکرێت یەکەم شت کە پرۆفیسۆر ئەلیاس گۆرگیس کاتی خۆی لەگەڵ سینە بۆ شۆڕشی ئابووری و گەشە پەرەپێدانی ئابووری سین کردی لە 1970ەوە دوای ئەوە ئابووری سین ئەزان جنابتان بوو بە دووەم ئابووری ئێستا لە جیهان ئەو بەڕێزە باس لە چیە کرد باس لە تەعاملی شەفافیەتی کرد و چاکسازی لە حکوومەت واتە تۆ جەنابەت لێرە ئەو گرێبەستانەی کەیکەی واژۆیەکی لەگەڵ کارتی تایبەتە بۆ ئەوەی کە بواری کارەبا بفرۆشرێ بە ئەوان زۆر گرنگە بە شەفافەتێکی زۆر بڕوا و جێبەجێ بکرێت لەوەشە بە نمونە ئێمە نمونەمان هێنا بە نمونە وەکو ئابووری ناسان وتمان ئەگەر بکرێت وەکو لایینی هونەری شاری سلێمانی بە نمونە وەربگرین بدرێ بە 3-4 کارت بدرێ بە 3-4 کۆمپانیا بۆ دابەشکردنی کارەبا لە بەرهەمهێنانی کارەبا کۆ لە دابەشکردنەکەی تۆ بەڕێزت بۆ ساڵ بۆ 2 ساڵ گرێبەست لەگەڵ کۆمپانیەکە ناکەی ئەگەر طبعاً بەوەی کە دوور بێ لە بواری حزب و دەستێوەردانی حزبیەتی ئەو بابەتانە ئەگەر بینیت بە نمونە کۆمپانیای یەکەم و دووەم و سێم 4 کۆمپانیەت هەبێت کۆمپانیای یەکەم چالاک بوو عەقدەکەی بۆ درێژەکەیتەوە بۆ 2 ساڵی تر بۆ ساڵێکی تر کۆمپانیای دووەم ئادای باش نەبوو دەر ئەکرێت لە بوارەکە و کۆمپانیێکی ترێتە شوێنی لێرە تۆ جەنابەت وەکو فرۆشیار چی هینێکەیە هەوڵدانەکە چییە یاخود حەزنای چییە کە فرۆشیار حەزەکە 24 ساعت دوکانەکەی کراوە بێ ئەم کۆمپانیایە کە کارەبا ئەفرۆشێ حەزەکە 24 ساعت کارەبا بفرۆشێ بۆ پارێکی زیاتری دەست بکەوێت یعنی حەز ناکە ئەو کۆمپانیە کە کارەبەکەی بۆ یەک چرکەش ببڕدرێت یعنی واتە لێرە خەلەل دروست ببێ بۆیە تۆ جەنابەت ئەگەر بۆ شەفافیەتە کارتی کارەبا یاخود بواری کارەبا بدرێ بە کارتی تایبەت بۆ جۆرە کە باسم کرد بۆ جەنابتان لەگەڵ کۆمەڵێک ڕێنمایی تایبەت بە چۆنیەتی بەرهەمهێنانی کارەبا و چۆنیەتی دابەشکردن و کۆمەڵێکشی ترەیە هونەریە تایبەتە بۆ بوارە ئەبێ بە نمونە نرخی ئەمپێرێک بۆ هاوڵاتی ئەوەن دەبێت و بە منافەسە ئەکرێت لە نێوان کۆمپانیەکان سێرەکەی جەنابتان لەو دقەیەوە کە ئەدرێت بە کارتی تایبەت هەمووی ئەبێتە منافەسە و ڕکابەری لە بینی خۆیان خۆتە بینیانی باجێکی زۆریان لەسە هەوڵاتیان زیاد کردووە باجی خۆڵانە و سەیارە و بۆ نمونە وەکۆی بەڕێز دکتۆر باسی کرد کۆمەڵێ باجیان زیاد کردتەنان لەسەر لە هەولێر بەشێک لە دوکاندارەکان ینی لە ترسی باجی لافتەی سەر دوکانەکان لافتەکانیان لابن هەستەکەی ینی هاوسەنگە یعنی دانانیان باجانە هاوسەنگە لەگەڵ دەخلی ئاخر تۆ جەنابەت لێرە یەکشت هەیە چ کاتێک حکوومەت هەوڵەدا یاخود با بڵێن مافی وەکو لاینی قانونی مافی خۆیت حکوومەت هەر کاتێک بات زیاد بکە بەڵام چ کاتێک ئەو مافە ئەبێتە شتێکی شەرعی کاتێکە ئەو دوکاندارە توانای ئەوەی هەبێت لە زانستی ئابووری لە بەشێک لە زانستی ئابووری کە دارایی گشتیە مالیە عامەیە کە تۆ جەنابەت مەقدیرە توانای پێدان مەقدیرەی ئەو ئینە ئەو کەسێک کە باج ئەدات توانای هەبێ باجەکە بدات تۆ بەڕێزت لە سەرەتاوە کە لە خزمەتی ژناتە باسم کەوتم وتمان چی وتمان خواست ئەو تەڵەبەی کە من و بەڕێست و دکتۆر و کڕیاران هەمانە ئێستا زۆر لاوازە کە ئەچین بۆ بازار شتی کەمتر ئەکڕین ئەمە ئەگەر بچین بۆ بازار شتی کەمتر ئەکڕین ئەو دوکاندارەشە کە پارەی دەسەکەوێت لە فرۆشتنی شتومەک بە تەکید لەبەرەوە مشتی کەمتر ئەکڕین بەهۆی موچەکەمان کەمترە داهاتەکەمان کەمترە وای لێکە کە ئەگەر ببووری جەنابەت ئەو دوکاندارەشە پارێکی کەمتری دەسەکەوێت واتە وەکو سلسلە وەکو حەلەقات بەیەکەوە بەستراون ئەوش ناتوانێت پارەی یاخود باج بدا بە حکوومەت لەو ئاستی کە داوای پێ وایە هاوسەنگە ینی نەخێر بەی شێوازێک ئێستا ئەم دقەیە هاوسەنگ نییە ئەگەر بێتە سەر ببوورە بواری هاتشۆ مرور ئێستا کە بە هەمان شێواز ئەوانیش ڕسوماتیان زیاد کردووە وەرە بەراوردی بکەرەوە بەتوانەی
هاوڵاتی ئەتوانێت ئەو پارەی بدات؟ سپاس دکتۆر پێم خۆشە ینی قسە لەسەر 2010 بکەین 2010 بە تایبەتی لە کەرتینەوت و غازا کە ئێستا تووشی ئێفلیجێکی گەورە بووە لە سەدا 50 توانای خۆی لە دەستداوە قسە چییە ینی بۆ 2010 ینی پێشبینی چیەکەی؟ هیچ حەلی ترمان نییە یعنی یەک ڕێگەمانەیە نابێ بەدوو ئەوش ئەوەیە بێ بگەڕێنەوە بۆ عێراق و لەگەڵ عێراقا دانیشین بۆ بتوانین بەشێک لەو بودجێ عێراق بێنین بۆ هەرێمی کوردستان لێرە بتوانین دابەشیکەین ئێمە من ناڵێم نەوت سەربەخۆی لەو کاتەوە دەستمان کرد بەسە من پێم وایە لە 2010 منەوت بە سەربەخۆی ئەفرۆشین و ئەو قسە سوورم لەسەری لە هەموو جار لە هەموو شوێنێک چاوتومە بەڵام لەو کاتەوەی کە بودجێ عێراق بڕاوە کەوتوینەتە ژێر دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستان ئەمە وەزعی ئێمە بەدەست ئەمانەوە دوو بنەماڵان حکومەکەن و هەموو وەزعی خەڵکیان تێکداوە و هەر حەزەکەم لێرە بۆتی ڕوونکەمەوە لە 92 تا 2003 موچە هەر باش نەبوو چکە لای ئەمان بوو لە 2003 هەتا مانگی سێی 2014 وەزعی موچە لە 23 مانگ هەموو کەسێک وەرێگرت چکە لای عێراق بوو بەڵام هەم کەوتەوە لای ئەمان لە مانگی سێی 2014 هەتا ئێستا ئێمە کێشەی بوجە و موچە و ئەنواع وەشکاڵ شتی ترمانەیە کەواتە ئەمان ناتوانن ئیدارەی ئێمە بکەن ئەمان ئەتوانن وەکو مۆزەفێکی باشیش نەبوون بەڕاستی من پێم وایە مۆزەفێکی ینی مۆزەفێکی خۆزگای سەرکەوتوو بووین مۆزەفێکی باشیش نەبوون ئەو پارە ئاهات ئەمان دابەشیان هەکرد لەبەر ئەوە لە 2010 من وەکو دراسی خۆم لەوە ئەچێ لە مانگی 4 و 5 وەزعمان بەرەو باشی بڕوات ئەویش بەوەی کە ئەگەڕێنەوە بۆ عێراق و بۆ تا مانگی 4 و 5 ئەگەر هەڵبژاردن لە مانگی 4 و 5 بکرێ هەڵبژاردننی عێراق چونکە عێراق پێم وایە چ عێراق چه ئەمانیش هەر ئەمان ئەیانەوێ ینی دوای ئەخەن بۆ ئەوەی شتێکی زیاتریان دەستکەوێ عێراقیش دوای ئەخا بۆ ئەوەی ینی بەڕاستی عبادی دوای ئەخا بۆ ئەوەی ینی نایەوێت کارتێکی زۆعفی خۆی بدا لە پێش هەڵبژاردن چکە هەڵبژاردننی لە پێشەوەیە و ئەوێت دەورەکەی تریشی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران بباتەوە لەبەرەوە من پێم وایە لە مانگی 4 و 5 ئاوا بڕوات وردە وزارەت تەصفیە ئەکەن وزارەت موچەکەی ئەدەن هەتا ئەو کاتە لەوا چێ وەزعەکە باش بێ بەڵام ئەگەر ئەمان سوور بن لەسەر ئەم گەندەڵیانەوە نەوتی کە کوردستان تەسلیم نەکەنەوە و مەرزەکان کە باشماخ و نازانم ئیبراهیم خەلیل و کوێ و ماتارەکان تەسلیم نەکەن و بە دوو ینی بە مشتەرەک لەلایەن هەردوو لاوە ئیدارە نەکرێت یان لەلایەن عێراقەوە ئیدارە نەکرێت بەڕاستی عێراق التیزام بە ئەمان و ناکات چکە عێراق ئێستا لە کاتێکی لە وەزعێکی باشایە بۆ خۆی دوو استیفادەی کردو عبادی یەکەم ئەو جەنگە گەورەی بردەوە لەگەڵ داعش دووهەم هەرکە لەگەڵ یەکەمە ئەگەر حسابیکەی توانی منتەقەی کەرکووک و مادەی 140 هەمووی بخاتە ژێر کۆنتڕۆڵی خۆی و نرخی نەوتیش گرام بووە بۆتە 67 دلار لە بودجەی عێراق 52 دلاری بۆ داناوە ئێستا بۆتە 67 دلار و احتیمالی هەیە ئەگەر تۆزێک کێشە دروست بێ لە ئێران و کێشە دروست بێ لە یەمەن و لە لیبیا و لە نازانم کوێ نەوت بچێتە 80 دلاریش بەڕاستی ئەمەوە ئەکا کە ئەو پشتی قایم بە هەم ئابووریان هەم لەگەڵەوە سیاسیانیش لەبەرەوە ئێستا حساب بۆ ئەمان ناکە ئەمان مەمنونن بڕۆن لەگەڵ ئەوانە دانیشن بەڵام ئەمانیش دەیانەوێ ئەو پایەی هەیەە چکە ئەو پایەی ئەوانە پایەی میلەت نییە ینی هاوڵاتی لەگەڵ ئەمانە نییە بەڵام دکتۆر ئێستا بۆ نمونە سەر لەسەرەوەیە بۆ نوێ ڕادەستکردنی فیشخابوور ینی سیادەی هەرێمی کوردستان بە تەواوی تووشی کێشەکە زانی ئوستاد سیادەی هەرێمی کوردستان توش کێشە ناکە سیادەی پارتی توش کێشەکە با ئێمە ڕاست بڕۆین ئەمانە هەموو ڕۆژێک مەسئولیان هەیە ڕائەکە دێت و ئەڕوا و ئەمر قەبزیەیە ناوێرێ بخۆی بدالەوە بەڵام سیادەی من و تۆ توش کێشە ناکە تۆ من لە چ بەتارێکەوە بڕۆم بۆ شوێنێک با بڕۆم لە چ حەزەکەی ئێستا ئەڕۆم بۆ بەسرە و لە بەسرەوە من ئەڕۆمە ناو ئێرانەوە هیچ تەبیعیە بۆ منەوە بەڵام ئەمان خۆیان دنیای مەشاکلیانەیە ئەمر قەبزیانەیە گەندەڵیان هەیە سیادەی بڵێ سیادەی بنەماڵی بەرزانی ئەخاتە مەترسیەوە ئەرەوەڵا ئەبێەوە بزانی بەڵام ئێمە ئەبێەوە بزانی جارێکی تر ناکرێ ئێمە هەر ئەحزابەکان تریش بۆ نمونە کۆمەڵە گۆڕانە یەکگرتووە ئەمانە ئەبێ دراسی ئەم وەزع بکە ناکرێت جارێکی تر ئێمە باجی پارتی و یەکێتی بدەین ناکرێت جارێکی تر هاوڵاتی ئێمە 3 ساڵە باجی ئەم دوولایەنە ئەدەن و بە تایبەتی باجی سەرکێشەکانی مەسئول بەرزانی ئەدەن لەبەرەوە ناکرێت هاوڵاتیان جارێکی هەرێمی کوردستان چکە زۆر قسە لەسەرەوە ینی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئابوورێکی لاوازی وەکو عێراقا ئابوورێکی گەشە سندووی نابێ بەڵام ئەکرێت بۆن هەرێمی کوردستان لە داهێتووە بێ لە ئابوورێکی سەر بەخۆ بکاتەوە
بەزەگە بە کوردی وەڵام بیتەوە بە کورتی ببورن بەڵێ ئەگەر هات و هەرێمی کوردستان لە ژێر دەسەڵاتی کەسی ئەمین بوو لە ژێر دەسەڵاتی کەسانێک بوو کە پلان و استراتیجێتیانە بێ نە کەسانێکی بەڕاستی بەڕاست و دروستی کەسی ئەکادیمی ئەبێ ئەم وزارەتە زەخمانە بباتە ڕێ وزارەتی ئابووریە وزارەتی سامانە سروشتیەکانە وزارەتەکانی ترە وزارەتی پلاندانانە کاکە ئەم وەزیرە لەو ڕۆژەوەی من نازانم سرم سپی نەبووە گوێم لێتی ئەمە هەر وەزیری پلاندانان بووە یعنی لازم لەکەیەوە ئەم حکوومەتە تەشکیل کرا حکوومەتی ناوی هەرێمی کوردستان بوو ئەم کابرا وەزیری پلاندانان بووە پلانی بۆ خۆی نییە پلانی بۆ هەرێمی کوردستان نییە کاکە هەرێمی کوردستان کەوتۆتە گەورەترین قەیرانەوە تا ئێستا کەسێک باسی ئەم وەزیرە ناکە جگە لەوەی غەدر لە پارێزگای سلێمانیەکە و هەموو ڕۆژێک دێت پارێزگای سلێمانی کاتە 34 لە 100 و ڕۆژێک کاتە 232 لە 100 و وردە وردەوای لێگا خەریکەی کاتە 0 لە 100 سلێمانی یعنی ئەم کابرایە هیچ ئیسپادەیەکی نییە ئەبێ وەزیری پلاندانان کەسێکی ئەکادیمی بێ ئەبێ وەزیری نەفت کەسی ئەکادیمی بێ ئەبێ وزارەتی ئابووری کەسی ئەکادیمی بێ ئەگەر ئەم سێپایەت بەهێز کرد ئەتوانی بڵێ هەرێمێکی سەر ئابووری سەربەخۆی دروست دەکەن بەڵام بە قسە نابێ ئێمە قسەکانی ئەمانمان بینی هەموو ڕۆژێک باسی ئەویانە کرد ئەم ڕیفراندۆمە وایە و ئێمە دەوڵەت دروست دەکەین ئێمە واو ئێمە ئەبین بە جیرانی عێراق و کەچی ئێستا عێراق بە بەشێکیش قبولمان ناکە لای خۆی زۆر باش دکتۆر چارەسەر چییە ینی ئێستا بۆ بەرە 2010 چین ئەو چارەسەر ئابووری گرنگە زانستە چی کە بێ هەرێمی کوردستان سەر بیگرێتە بەر بەڵێ خۆی بەتەکید لە چاپێککەوتنێک لەگەڵ بەڕێز عەسام چەلەبی کرا وەزیری نەوتی پێشووی عێراق پێنی چەند دۆرێکی پێشتر باسی کردلەوەی کە ئێستا ئەم دەقەیە وەکو هەمووشمان ئەزانین ئێمە وەکو بواری نەوتی ئێمە لەبەرەوەی بەغا کۆنتترۆڵی هەموو شێک کردووە باشترین چارەسەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بگەڕێتەوە بۆ گفتوگۆ و مناقشە لەگەڵ دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقا بۆ ئەو بەلاینی کەمەوە ئەو دەمارە سەرەکیە کە ئێمە هەمانە بۆ داهاتی هەرێمی کوردستان وەکو ئاماژەمان پێکرد کە نەوتە ئەبێ ڕێک بکەوین لەگەڵ بەغایە لەسەر ئەوەی کە نەوتەکەمان هەناردە بکەین لە ڕێگەی سۆمەوە و پارەمان بۆ بنێردرێت ئەمە یەکەم شتە ئیتر دوایەوە کە پارەمان بۆ هات ئەو خواست و ئەوینەکە باسمان کرد و بازارەکە بجوڵێنێ ئەو کاتە ئیتر ئێمە ئەبێ بەم ئەزمونەی کە ئێستا ئێمە با بڵین زۆر ئەزمونێکی زۆر با بڵین بەقوت بوو بەهێز بوو ئەگەر بەزانستیانە تەعاملی لەگەڵا بکەین فێری ئەموانەی بوون کە لەگەڵ حکوومەتی عێراقا کردمان کە پشگیری ئەمە پشگیری حکوومەتی عێراقمان کرد لە کاتی داعشەکە بەڵام دەرکەوت دوای ئەنجامەکەی وابوو ئەمە مەبەستم نییە من لێرە پشگیری لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەم نه مەبەستم ئەوەیە ئێمە ناتوانین ئەوەندە پشت ببەستین بە حکوومەتی عێراق لەبەر حکوومەتی عێراقیش دەرکەوت حکوومەتێکی ڕازگۆ نییە بەڕاستی حکوومەتەکە ئێستا کە ناسراوە لە 2016 پلەی سێمەیان چوارەمی هێناوە لە داسی جیهان لە گەندەڵی ئەمەش حکوومەتێکی باش نییە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بۆ خۆمان قەبارەی حکوومەتەکەمان زۆر بچووک ببێتەوە کەرتی تایبەت بە شەفافیەت بێتە پێشەوە شتەکان ئەوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئیدارەی بکە لەو بوارانە بفرۆشترێت بە کەرتی تایبەت و گرنگیکی زۆر بدرێت بە بواری کشت و کاڵ و بواری گەشت و گوزار و ئیدارەکردنەکەی لەلایەنی کەرتی تایبەتەوە بکرێت نەک لا کەرتی گشتی قەبارەی حکوومەتەکەت بچووک بوو ژمارەی فەرمانبەرانت کەم بوو نەفەقات و خەرجیە گشتیەکانت کەدا بەزێ کەمە بێتە ئەو کاتە ئیتر هەموو ساڵێکەمە هەمان قەیرانە و کێشە و باسی بوجەمان نییە حکوومەتی بەغا ناردی نێنارتە کە تۆ بەڕێزت قەبارێکی بچووکت هەبوو فەرمانبەرانێکی کەمت هەبوو ئەو تا ئەو کاتا ئەوەندە گوێ نادەی باینەکە ئەسڵەن لەوانەیە وردەوە هەنگاو بنێن بەرەوە کەمە پشت ببەسین بە داهاتە ناوخۆیەکانی خۆمان و بە تایبەت لەو دووبوارە کە بە ئاماژە پێمێتە هەیە دکتۆریانی ساڵ 2010 بێتە ساڵی چاکسازی لە هەرێمی کوردستانە ینی ئەو ئەبی هەنگاو یەکەم ڕێکەوتنەکەی لەگەڵ بەغایە دوای ئەوە ئایا چاک ئەو دەستەی کە ئێمە هەمانە ئینی با بڵین بۆ دەستپاکی و ئەوەی کە باسی لێ ئەکرێت ئێمە هەوڵە دێن بۆ چاکسازی و بابەتانە و ئیتر دەستەی نەزاهەوەوانە لێرە تۆ جەنابێت ئەگەر ئەو فعلن ئەم دەستانە ئەم بابەتانە ئەکتیڤ بکرێن و بە شەفافیەت ئیش بکەن و ئەو کەسانی کە فعلن دەستیان لە گەندەڵی هەیە بەڕاستی بدرێن بە دادگا و بە محکەمە ئینسان گەشببینە بێ بۆ داهاتوشان سپاس بەڕاست دکتۆر خالید دکتۆر کاتم زۆر کەماوە ئەگەر بەڕای تۆ ینی گرنگترین چارەسەر چییە بۆ ساڵی 2010 حکوومەتی هەرێمی کوردستان بیگرێتە بەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر دەست باتە وەکو جاران بێ بیلەوە بکاتەوە کە نەوت هەناردەی دەرەوە بکات و بێ موچەی خەڵکدا ناتوانە بیدات لەبەرەوە نەوتەکەەوە بە هەڕاجی فرۆشە کۆمپانیەکانش بەشێکی باچکە حسی خوانی تایە کەواتە باشترین حل ئەوەیە حکوومەتی عێراقی ئەو مەرجانەی کە تەثبیتێکا بەسەریەوە ئەم تەطبیقی بکە هەتا ئەو کاتەی وەزعی باشە بێگەر توانی ئابوورێکی سربەخۆ دروست ئەو کاتە توان لەگەڵ عێراق قسە بکە
یعنی کورت و مختصری ئەبێ من بگەڕێینەوە بۆ عێراق بۆ ئەوەی عێراق موچەی فەرمانبەرامدا ئێمە 1,300,000 ینی فەرمانبەرانمان هەیە کە 700,000 بندیوارە ئەبێ ئەم 700ش لادەین ئەگەی نەک ینی بەڕاستی نەک هەرێمی کوردستان ئەم سێ پارێزگانە بیکەین بە 6 پارێزگایش ناتوانین موچەی ئەم فەرمانبەرانە بدەین کە دنیای وەزیر و وەکیل وەزیری بندیواریان دروست کردووە ئەم دوو حیزبە کەس موچەیان پێ ناڕێت. بەڕێز دکتۆر غالب محەممەد علی سەرۆکی لیژنەوە و غاس لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەڕێز دکتۆر خالد حەیدەر ئابووری ناس زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ژێرخان. بەڵام بەڕێزان دەرخستەی هەفتەی نرخی دۆلارمان ئامادەی نرخی دۆلار بە 125.6 دەستی پێکردووە بە 125.350 بەشکانەوە بازاڕی جێهێش. ڕۆژی شەمە 100 دلاری ئەمریکی یەکسان بوو بە 125.600 دینار بۆ ورن 125,600 دینار. و ڕۆژی یەکشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار دابەزی بۆ 125,550 و نرخی بانکی ناوەندی 1,190 دینار بوو بەرامبەر 1 دلاری ئەمریکی. خستنە ڕووی دلار 179 میلیۆن و 826,991 دلار بووە. ڕۆژی دووشەممە 100 دلاری ئەمریکی یەکسان بۆ بە 125,600 و نرخی بانکی ناوەندی 1,190 دینار بە جێگری ماوەتەوە. خستنە ڕووی دۆلار 174 میلیۆن و 111,294 دلار بۆ چێ ناوەڕاستی هەفتە و ڕۆژی سێشەممە. بەڵێ ڕۆژی سێشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار 125,250 بووە. نرخی بانکی ناوەندی بە جێگیری ماوەتەوە. خستنە ڕووی دۆلار 184 میلیۆن و 625,463 دلار بووە و ڕۆژی چوارشەمە لەکردنەوەدا نرخی دۆلار 125,825 بووە. نرخی بانکی ناوەندی جێگیر بووە. خستنە ڕووی دۆلار 184 میلیۆن و 411,759 دلار بووە. ئەچینە کۆتایی هەفتە. نرخی دۆلار ڕۆژی پێنجشەممە و کۆتایی هەفتە 125,350 بووە. نرخی بانکی ناوەندی بە جێگری ماوەتەوە. خستنە ڕووی دۆلار 174 میلیۆن و 712,850 بووە. بەم شێوەیە با 125,350 دلار بازاڕی بەجێهێشت. بەپێی پێشبینیەکانی بانکی نێودەوڵەتی ئاستی گەشەی کۆبەرهەمی خۆماڵی وڵاتانی کەنداو بەڕێژێکی بەرچاودا ئەبەزێ و کوێیت زۆرترین گەشەی هەیە بەڵام بەحرەین کەمترین گەشە. سعودیا ساڵی 2016 1.7 بۆ گەشەکەی کە نرخی نەوت دابەزێ و 2017 لە سەدا 0.3 بۆ 2018 لە سەدا 1.2 بووە. بەڵام 2009 سعودیە گەشەی ئاپوریەکە بە تایبەتی زانین سعودیە ڕوانگەی ساڵی 2030 ئەوێ لە وڵاتێکی تاک سەرچاوی کە تەنیا پشت بە نەوت بەستێ گەشە بکە بۆ وڵاتێک کە فرە سەرچاوە بێ ئابوووریەکەی و ساڵی 2019 بۆیە چاڕوانەکرێت گەشەی ئابووری سعودیە بگاتە 2.1 کوێیت 3.6 بۆ 2016 و 2007 ئابوووریەکەی بەشێکی خراپ دابەزیوە ناقص 1 بووە و 2018 1.9 بووە. بەڵام 2019 گەشێکی بەرفراوان بە خۆی بینێ کە 3.5 ئیمارات 2016 3 بووە. 2007 دابەزێنی زۆری بخۆبینەوە 1.3 2018 3.4 و 2019 3.2 و دوایەوە قەتەر تووشی کێشەی گەمارەوە هاتووە 2016 2.2 بووە. ڕێژی کۆبەرهەمی خۆماڵی گەشەی کۆبەرهەمی خۆماڵی 2017 لە سەدا 2 بووە 2018 لە سەدا 1.7 بووە. 2019 ئابوووریەکەی گەشەی بەرفراوان بەخۆوە بینێ کە لە سەدا 3 وە بەحرین 2016 3 بووە 2017 2.4 بووە 2018 2.1 بووە 2019 1.6 ئەبێت. بەحرین لەناو وڵاتانی کەنداوە کەمترین گەشەی کۆبەرهەمی خۆماڵی بخۆوە بینە تا 2019 و ئەمان 2.8 بووە 2016 2017 0 و لە سەدا 0.1 بووە 2018 3.4 بووە 2019 2.9 بووە. ئەمە گەشەی کۆبەرهەمی خۆماڵی وڵاتانی کەنداوە و پێشبینیە 2 ساڵی 2017 ئەمە بڕگەی پێشبینە بوو. بەڵێ بەڕێزان ئەم هەفتەیەش بەرنامەی ژێرخانتان پێشکەش کرا.
تا بەرنامێک تر خواتان لەگەڵ و کوردستانمان هەر ئاوادان بێ.